بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم سبحانك لا فهم لنا إلا ما فهمتنا إنك أنت الجواد الكريم سڵاو و ڕەحمەتی خواتان لێ بێزان هیوام وایە کە زۆر باش و سەلامەت بن خۆشحاڵم کە لێرەتان بینم دەربارەی ئەم بابەتە پێکۆ گفتوگۆکەی هەڵبەتە من وەکو زیاتر اختصاسەکەی خۆم قسە ئەەکەم من قسە لەسەر دیوە ئاینەکەی ئەم بابەتە ناکەم زیاتر وەکو کۆمەڵناسێک ئەگەر تەندروست بێوا بە خۆم بڵەمیان وەکو دەروون ناسێک گفتوگۆ لەسەر ئەم چەمکانە ئەەکەم کە قرارە ئەمڕۆ پێکەوە گفتوگۆی لەسەر بکەین واتە زیاتر وەکو سەردێکی تاریخی کە کۆمەڵناسی چۆن بیرەکاتەوە لەم ڕووداوە ئایا بۆچی حەزارەی ئیسلامی تووشی ئەم بارودۆخە بوو و ئێمە چۆن چۆنی مامەڵی لەگەڵاکەن یان شیکارە دەروون ناسیەکان کە دەربارەی ئەم شتە کراون چۆن چۆنیە پێم خۆشەکە هەر من قسەکەریش نەبووم ئەگەر بکرێت هەنێک گفتوگۆش بکەین پێکەوە دواتر لێرەیە شتێک هەیە کە زۆر گرنگە وەکو پێشەکی زۆربەی توێژەرەکانی واری کۆمەڵناسی باوەڕیان وایە بە نزیکەی 1000 ساڵ حکوومەت یان دەسەڵات یان شارستانیەتی ئیسلامی بۆتە سنتەر لە دنیاە واتە 1000 ساڵ بە تەواوی ئەم پۆزیشنەی گرتووە کاری لەسەر ئەم پۆزیشنە کردووە هەڵبەتە کتێب زۆرە لەسەر ئەم بابەتە من پێشنیارەکەم کۆمەڵە کتێبی باش هەیە بێجگە کتێبە دینیەکانی خۆمان واتە ئەو کتێبانە کە عەرەب نووسیوێتی یان کەسێکی متەدەین نووسیوێتی کۆمەڵە کتێبی ترمانەیە کە لێکۆڵینەوەی دەربارەی ئەوەی کە چی گۆڕا و چ کێشەیەک دروست بوو دەربارەیەمە و کۆمەڵاسی گەورە کاریان لەسەرمە کردووە تا ئێستا ژەر بەردەوام توێشینوی زۆرمان هەیە لەسەری 1000 ساڵ نزیکی جوڵە سیاسیەکان جوڵە ئابوووریەکان جوڵە زانستیەکان ئینتەلێکچواڵەکانیش حەزارەی ئیسلامی بوو بە سنتەر خەواریزمی دروست کرد جابری کوڕی حەیانی دروست کرد ئیبن سینای دروست کرد یەک دنیا کەسی لەم جۆری دروست کرد لە دواترە لە شوێنێکا وەقفەیەک دروست بوو لەم وەقفەوەی تر ئێمە بەرهەممان نەما واتە هەر ئێستا من لە اختصاسەکەی خۆما سێر بکەم زۆر بە سادەیی ئێستا بە نزیکەی لەوە چێ 50 بۆ 100 ساڵ ببێ ئێمە لەناو حەزارەی ئیسلامیە 5 دەروونناسی دەرەجەیەکمان نەبێ 5 دانە کۆمەڵناسی دەرەجەیەکمان نەبێ لە علومە ئینسانەکانە ئەگەر لە اختصاسەکەی خۆما باسیکە ئەم گاپە بۆچی دروست بوو لە کاتێکا کە لە سەردەمێکا تۆ چەنەها زانایترت هەبووە چەنەها کەست هەبووە کاری لەسەرم بابەتە کردووە و چی بە هەڵەداچوو پرسیارەکە ئەمەیە ئەم شتێک کە گۆڕا چی بووە ئەم حاڵەتەی دروست کرد ئەم حاڵەتەوە لە خۆ دروست نەبووە ئێمە لە کۆمەڵناسیە شتێکی زۆر گرنگاڵە هیچ شارستانیەتێک لە خۆ دروست نابێت هیچ شارستانیەتێکیش لە خۆ کۆتایی نایەت واتە ئیلا کۆمەڵە هۆکارێک هەیە تەراکمی کردووە هاتۆتە سەرەوە گەورە بووە هۆکارەکان لە ئەنجامی گەورەبوونی هۆکارەکان ئەم ڕووداوە ڕوویداوە هاتۆتە دەرەوە ئەمە دەروونناسی شەرکاری لەسەرەکە ئەڵێ هیچ نەخۆشیێکی دەرونی لە خۆ دروست نابێت لەناو نائاگایە ئێمە خەریکین دەی وردە تەراکماتەکەین دروسە بن لە شوێنێکا شەو ئەخەوین بەیانی ئەڵەسین سێرەکەین کۆمەڵک تایبەتمەندی تازەمان بۆ دروست بووە نایناسین و نازانین بۆچی ئەم حاڵەتە دروست بووە بۆ شارستانیەت ڕێک بەم جۆرەیە واتە ئێمە ئەبێ کۆمەڵە فاکتەرێک هەبوو بێ ئەبێ هەر گەنجێکی متەدەین یان موسڵمان بیر لەوە بکاتەوە کە باشە چی گۆڕاوە ئەو شتەی کە بە هەڵایە ڕۆژ چی بوو بۆچی چکە ئێمە لە ئەو چەند سەد ساڵی کە عوسمانیەکان بە تەواوی دەسەڵاتی ئیسلامی بەناو جیهانە بڵاوەکەنەوە ئەمەنە بەرەو پێش ئەڕۆن تا چەند جارێک بە نزیکەی 2 جار ئەدەن لە درگاکانی ڤێننا واتە بە تەواوی خەریکە هەموو ڤێننا ئەڕۆنە سەری و هێزێکی زۆر ئەبرێت بۆ ئەو فەتحە بەڵام جاری یەکەم سەرکەوتوو نابێ جاری دووەم هەر سەرکەوتوو بوون نییە بە تەواوی سوپای موسڵمانان تێکەشکێتیایە واتە زۆرینەی کۆمەڵناسەکان باوەڕیان وایە لە جاری دووەمی هێرشکردنە سەر ڤێننا ئەو لەحزەیە بوو ئەو پارادایمە بوو کە گۆڕا واتە ئەو کۆنسێپتە گۆڕا لەوەی کە سوپای موسڵمانان لەو پەڕی قووەتە هاتنە ئەو پەڕی چی ئەو پەڕی لاواسی ئەڵێ ئەمە یەکێکە لە ئەساسیترین ئەساسیترین ئەو خاڵانەی کە لە مێژووی بەشەریەتە بە تایبەتی بۆ حەزارەی ئیسلامی ڕوویداوە کاتێکە قوستەنتینیە ڕزگارە کە ئەبێتە ئیسلامبول لەو کاتەیە لە دوای ئیسلامبولە محەممەد فاتح بیر لە چیە کاتەوە بیر لەوە کاتەوە برەو ڤیان نابڕوە بەرەو دڵی ناو مەسیحیەت بڕوە و تەرکیزی لەسەرەوەیە کە ئەم هەنگاوە بەرەو پێش بەرێ بەڵام لە چیە ئەوەستێ لەوەی کە جاری یەکەم سەرکەوتوو نابن جاری دووەم کە سەرکەوتوو نابن ئەم جارە پەیماننامەیەک ڕووەدا پەیماننامەی کارلۆڤیتسی پێڵێن کە لە ساڵی 1699 ئەم پەیماننامە ڕووەدا ئەڵێ ئەم پەیماننامەیە حەزارەی ئیسلامی خست واتە بوویە هۆکاری ئەوەی کە حەزارەی ئیسلامی جارێکی تر بێتەوە خوارەوە لەو پەڕی قووەتە حەزارەی ئیسلامی بێتە خوار ئەو پەیماننامەیە هەڵبەتە هەوڵبن لەسەری بخوێنەوە شتی زۆر باشیتیایە لەم پەیماننامەیە لەبەر ئەوەی کە دەوڵەتی عوسمانی تیا شکاوە
ئەبێتە هۆکاری چی بۆمان ئەبێتە مشکلەیە کۆمەڵێک ڕێکەوتنەکەن ئەوروپا لەگەڵ دەوڵەتی عوسمانیا بە نمونە کرواتیا کۆمەڵێک شوێن وەرەگرێتەوە کە پێشتر دەوڵەتی عوسمانی فەتحی کردووە رووسیا کۆمەڵێک شوێنی تر وەرەگرێتەوە کە پێشتر فەتح کراوە لەلایەن دەوڵەتی عوسمانیا چوار وڵات بە شێوەی جیاواز فەتحەکە وەرەگرنەوە کە پێشتر کراوە ئەڵێ ئەمە ئەبێتە جارێکی تر ئەبێتە هۆکاری ئەوەی کە بە تەواوی ئەو متمانە زۆرەی کە جەنگاوەرە ئیسلامیەکان مسلمانەکان باوەڕیان پێبوو بە تەواوی تێک بشکێ واتە ئەو خەیاڵە نەما کە ئێمە قوستەنتینیەمان ڕزگار کرد فلانمان ڕزگار کرد فیسارمان ڕزگار کرد چکە لەو جەنگی دووەمی ڤێناکە بە تەواوی تێکەشکێن و لەبەر ئەو تێکشکانە زۆرەیە دەوڵەتی عوسمانی ناچارە بێ ڕێ بکەوێ لەگەڵ چییە لەگەڵ هەموو وڵاتە ئەوروپیەکانە تاکو بێتەوە شوێنی خۆی ئەمە ڕووداوی یەکەمە کە ئەڵێ بێتە هۆکاری ئەوەی کە بە تەواوی ئەو حەزارەیە بچێتە ئاستێکی تر ڕووداوی دووەم کە زۆر کاریگەری هەبووە لەسەرم بابەتە ئەوەی کە لە ساڵی 1990 کە ناپلیۆن بە جەنگاوەرێکی کەمەوە بە سوپایەکی کەمەوە میسر داگیرەکە یەکێک لەو وڵاتانەی کە لەو حەزار لەو کاتەیە وەکو دڵی ئیسلام سێر کراوە و یەکێک بۆ لە مەرکەزە باشەکانی زانست بە سوپایەکی کەمەوە هەر هەموو میسر داگیرەکات و کۆنتترۆلیەکە ئەڵێ ئەمە دووهەم ڕووداوە کە بە تەواوی خەیاڵی ئێمە دەربارەی گەشەکردنی مسلمانان ئەشکێنێ واتە لە ناو حەزارەکەی ئێمە ئیتر بیر لەوە ناکەینەوە کە ئێمە بەرەوچووە بڕۆین چی بکەین چی نەکەین ئیتر ئەم خەیاڵشکانە تا ئەم ئاستا ئێستا ڕۆشت بوو کە ئێستا ئێمە تیاین تا چ ئاستێک تا ئەو ئاستەی من بیرمە پرسیارم لێکراوە تویانە ئەڵێن ئەوانەی کە پۆستەکانی غەزە و ئەمانە شەیرەکاتەوە حکومەتی ئیسرائیلی ئەڵێ چی ئەڵێ هەر کەسێک ئەم پۆستانە شێرکاتۆ درۆن ئەڕوا بۆ ماڵەکانیان وەدا لە ماڵەکان من ئەم پرسیارم هەتا کەسە چەند جار لێکراوە ئەمە چی ئەمە ئەو پەڕیشکاندنی ئەو عیزەتە بووە کە چەند ساڵ دروست بوو واتە ئێمە بە جۆرێک ئێستا ترسێک لەناو ئەم حەزارەیە دروست بووە تەنانەت لە شەیرکردنەوەی شتێکی شاترسین لەوەی پیجەکەم نەفوتێ لەوەی پیجەکەم بلۆک ببێت لەوەی پیجەکەم نازام چی بێت بۆتە ئاستێک کە ئیتر ئێمە بە تەواوی متمانەی ئەو جەنگ و ئەو هەوڵدان و ئەو شتە لە دەستداوە بۆیە ناپلیۆنیەت چیەکە بە کۆمەڵێک جەنگاوەری کەم چیەکات بە تەواوی بارودۆخەکە لە میسرا کۆنتترۆلەکە ئەیخاتە ئاستێکی ترەوە لەو ئاستەی ترایتر مسلمانان بەمانای کەلیمە کێشیان بۆ دروستە بێ بۆیە لێرەیە چیەکات پێش ئەم ڕووداوە دەوڵەتی عوسمانی دەسەکەن بەهێنانی تفەنگ دەسەکەن بەهێنانی تۆپ دەسەکەن بە مامەڵەکردن لەگەڵ چییە لەگەڵەوەی کە هەوڵ بن ئەوانیش وەکو ئەوروپا پێشکەون ئەڵێ ئەمە کافی نییە ئەوانەمان کە دەوڵەتی عوسمانیشتمان خوێندبێتەوە لەناو دەوڵەتی عوسمانیا هێزێکی زۆر بەهێز هەبوو هەر لە سەرەتای دروستبوون یا بەناوی یەنیچەریلەر واتە هێزێک بوون خۆیان بەچی ناساندووە بەو هێزەی کە لە ئیلهامیان بە حسابی خۆیان لە ئیمامی عەلی وەرگرتووە تەنانەت شمشێرەکانیان زۆربەیان هەر ئەو شمشێرە دوودیوەکان بوون ئەم هێزێکی گرنگ بوون لەو کاتەیە ئەم هێزە ڕەتەکەنەوە کە تفەنگ بێتە ناو دەوڵەتی عوسمانیەوە ئەڵێ یەکێک لە هۆکارەکانی شکانی دەوڵەتی عوسمانی لەو کاتەیە چێ بێ یعنی چەریەکان قبوڵی ناکەن ئەو تازەگەریەی کە لە جەنگا ڕووی داوە داخڵ بن داخلی چی بە داخلی حەزاری ئیسلامی بێت تۆ بەکاربێنن تفەنگ بەکاربێنن وەختێک داخڵە بێ شتەکان زۆربەی کار لە کار ترازاوە و ئەو عیزەتە گەورەی کە پێشتر مەوجود بۆ شکێنراوە بۆی ئەڵێ یەنیچەریەکان بە تەواوی ڕەتیەکەنەوە بنە کۆمەڵێکی نەریتخواز لەناو جەنگاوەرەکانە و قبوڵی ناکەن کە مسلمانان جارێکی تر ئەم حاڵەتە بێتە ناوی تفەنگ بێتە ناوی فلان بێتە ناوی بۆیە بە تەواوی چیەکەن بە تەواوی دژیەوەستنەوە ئەی بۆچی سوڵتانەکان بێدەسەڵات بوون لەم یەنیچەریانە چونکە لە مێژووی عوسمانیا چەند جارێک هەم هێزی یەنیچەریانە چیان کردووە سوڵتانیان هێناوەتە خوارەوە ئەمەە بەهێز بوون وەکو هێزێکی ئەوەی کە چۆن بڵێ ئەمە بۆنە بڵین لەم شارات چەند هێزێکی ئەوان هێزە سنتەرەکە بوون لەناو دەوڵەتی عوسمانیا بۆیە ئەڵێ ئەمە بێتە کێشەیەک دواتر قەنەعەت بە یەنیچەریەکانەکرێت کە درەنگەکەوێت بەڵام ئەڵێ سێرەکەین تفەنگەکانیش تۆپەکانیش چارەسەری گرفتی حەزاری ئیسلامی ناکە بۆیە پرسیارەکە گەورەترە بێ ئەچێتە ئاستێکی ترەوە ئێمە گرفتەکەمان لە شوێنێکی تریشایە واتە هەر لەوەیان نییە ئێمە گەشەمان نەکردووە لە ڕووی تەکنەلۆژی لە ڕووی نازانم هێزی جەنگاوەری لە ڕووی تفەنگۆمانەوە بەڵکو چێتە ئاستێکی ترەوە کە ئێمە حاڵەتێکی تر چاک بکەین بۆیە ئەڵێ کە کۆتایەکانی دەوڵەتی عوسمانی بە تەواوی سیستەمی ئەو دەوڵەتە بەچی تێکچوو بوو هەندێک لە سەفیرەکانی ئەو وەختە کە بە نووسیوانە باسیەوە کە نەڵێن کێشەی چیمان بۆ دروست بوو کێشەی ئەومان بۆ دروست بوو لە ناو دەوڵەتەکەیە مرۆڤە گونجاوەکان لە شوێنە گونجاوەکانە دانانران مرۆڤێک بە پاڵپشتی دانرا بە دەعمێک دانرا ئەگەر دەعمێک و پاڵپشتێکی لە دوانە بۆیە کەس ئەم شتەی بۆ ناکرد هەروەکە و سیستەمانە کێسە لێرە ئێمە بەرقەرارەکەین ئێمە ئێستا خەریکین هەمان شت بەرقەرارەکەینەوە ئەڵێ ئەوروپا کە ئێستا ئەویش گۆڕاوە لە مەرحەلەیەکە ئەم قەرارەیدا بۆ ئەم شتە کردی بەچی کردی بەوەی کە هەر کەسێک گونجاوە
هەر کەسێک قابلیەتی ئەم پۆزیشنەی هەیە بکرێتە شوێنی خۆی بۆی کە چی بکە بۆی بتوانێت بە باشترین شێوە گەشە بکە. بەڵام ئەڵێ لەناو دەوڵەتی عوسمانی یەکێک لە مشکلە گەورەکان کە دروست بوو هەر کەسێک ئەگەر داخڵی ناو ئەو حکومەتە ببوایە ئەبوایە چی بکردایە بۆیە پشتێکی هەبوایە ئەگینا چەنەها ئیمامی زۆر گەورە هەبووە چەنەها کەسی زۆر عالم هەبووە لەناو دەوڵەتی عوسمانی هیچ حسابی بۆ نەکراوە. بۆچی چونکە سوڵتان نەیتوانێت دەستی پێ بگا کاتە سوڵتانیش دەستی پێ نەگەشتۆ ئەمانەی کە لە چوار دەوریشن ئەگەر ئەم پشتیوانی فلان وەزیری نەکرد بێت و سەدر العەزەمی نەکرد بێت لەو کاتەیە هیچ حسابێکی بۆ نەکراوە ئەگەر گەورەترین عالمیش بووبێ ئەگەر گەورەترین قازیش بووبێ ئەگەر گەورەترین دروستکەری ئەشیای تازەش بووبێ. ئەڵێ بووە هۆکارێکی تر کە جارێکی تر کێشەمان بۆ دروستکە. ئەمە تقریباً لە چییە لەو حاڵەتەی کە ئێمە لە دیوە سەردە کۆمەڵایەتیەکەیە لەو مێژوە کۆمەڵایەتی کە باس کراوە. من کۆمەڵێک حاڵەتی تر باسەکەم کە بەلای منۆ گرنگە. طبعاً ئەم ڕێگەیە ئەم کارکردن لەسەرەوەی بۆچی مسلمانان ئەم حاڵەتیان بۆ دروست بوو بەم 20 دقەیە ئێمە ناتوانین ئیکتیفای پێ بکەین. منیش ئەوە بەسەریعی بەسەر یاڕم بابەتەکان کۆمەڵێک ڕەهەندی هەیە ڕەهەندی اقتصادی هەیە ڕەهەندی سیاسی هەیە ڕەهەندی پەروەردەی ڕەهەندی معریفی هەیە کۆمەڵێک ڕەهەندی تر هەیە کە من حەزەکەم باسی کەم. هەندێک لە کۆمەڵناسەکان باسیەکەن ئەڵێن بۆچی حەزاری ئیسلامی جارێکی تر کێشەی بۆ دروست بوویەوە لە خاڵێکی تراڵێ کاتێک کە مۆدێرنە دەستی پێکرد لە کاتی مۆدێرنەیە ئێمە باوەشێکی زۆر بێ ئەندازمان بۆ مۆدێرنە کردەوە بەبێ ڕەخنە. واتە ئێمە هیچ ڕەخنەیەکمان لە مۆدێرنە نەبوو باوەشێکی زۆرمان بۆ کردەوە. ئەڵێ ئەم باوەشکردنە زۆرەوەی لێهات ئێمە ئیتر خوێندنەوەمان بۆ ئیسلامە کرد لە چاوی چیەوە لە چاوی مۆدێرنەوە. لەوە چ ئێسانێکمان بڵێن وەڵام من نەوەڵا قەدوانیم و من هیچ ئیمامن بۆ نییە بە چاوێکی مۆدێرنانە دینەکەی خۆم بخوێنەوە با من یەک شتی سادە بڵم ئارگومنتێ بڵم بۆی کە بزانین هەمومان بەم جۆرە بیرەکەینەوە. ئێمە فەیلسوفێکمان هەیە ئەڵمانیە ناوی ئیمانوئێل کانتە. ئیمانوئێل کانت ئەگەر نەیخوێنیتەوە لە مۆدێرنە هەر تێناگەی واتە تۆ بۆی لە ئەم سەردەمە تێبگەی کە ئێسامێتیانی ئەبێ ئیمانوئێل کانت بەباشی بناسی تاکو توانی خزمەتێکی ئەسڵان. ئیمانوئێل کانت شتێکی دروست کرد بە ناوی ئینشقاقی کانتیەوە. باشە ئینشقاقی کانتی چی بوو؟ پێش ئیمانوئێل کانت ئەبستمۆلۆجیا معریفە ئەخلاق ئیثیک لەگەڵ هونەر جوانیناسی و ئارت یەکشت بوون. یعنی چۆن؟ واتە مرۆڤێک ئەگەر معریفەی هەبوایە بۆیە مرۆڤێکیش وایە بە ئەخلاقیش وایە. مرۆڤێک بە ئەخلاقیش وایە تۆزێک دیوێکی جوانیناسی و ڕێکپۆشی هونەری تیا وایە. بەڵام دیقەت بن کانت ئەم سیانە ئەکا بە سێ پارچە یەکسان زانستی سەردەمی مۆدێرندا ئامەزرێنێ. ئێستا ئێمە گوێ لە فلان کەسەگرین ئەڵەمە بۆ گوێ لێگری هەڵە کوڕماوەسا من حەقم چی ئەخلاقی چیە من عیلمەکەی وەرەگرم. ئەو کام دروستی کردووە لە ئێوەیە پێشکانت ئەم شتە هەر نەبووە. گوێ لە فلان هونەرمەند دەگرین حتا بڵێن ئینسانێکی ناتەندروست ئەڵەم بۆ گوێ لێگرە ئەڵەوە من گوێ لە هونەرەکەی یەگرم ئیحساسەکانی بۆم گرنگە. ئەمە چی ئەمە ئەو ئینشقاقە کانتیە بوو کە لەناو ئێمە یا دروستی کرد. ئێمە بێ لە کانت زۆر باش حاڵە بین چکە کانت ئەمە شتەی دروست کرد. ئێستا من گەنجێکی مسلمانەوە بیرەکات وڵێ فلان کەس قەیچەکە گوێی لێگرم مهمەوەی علمی پێ خۆیان کرد هەتا ئێوارە ئینسانێکی زۆر خراپە بوو زۆر ناتەندروستە بوو. ئەمە وای کرد جارێکی تر ئێمە نەزانین گوێ لەکێ ئەگرین. من گوێ لە کەسێک ئەگرم کە ناتەندروستە چونکە پەروەردە پێداگۆژی پێمان ئەڵێ کاتێک مرۆڤێک خەریکە شتێک بۆ تۆ ئەگوازێتەوە تەنها ئەبستمەکە ناگوازێتەوە معریفەکە بۆ تۆ ناگوازێتەوە خەریکە ئەخلاقیاتی ئەگوازێتەوە پێڵەن هیدن کەریکەڵم واتە بەرنامە دەرسیە شاراوەکان کە تۆ نایبینی. ئەو خەریکە لەگەڵ ئەو معریفە ئەو کتێبەی کە لەگەڵ تۆیا شەیریەکە ئەخلاقەکەشی ئەگوازێتەوە هونەرەکەشی ئەگوازێتەوە بەڵام تۆ نایبینی واتە ئاشکرانیە گواستنەوەکەی. ئێمە قەنەعەتمان بەم شتە کردو ئەمە شتێکی چییە؟ مۆدێرنەیە بەبێ ڕەخنە. واتە ئێمە ڕەخنەمان هیچ لەم شتە نەگرتو. بۆیە ئێمە مۆدێرنە داخڵی ناو حەزارەی ئیسلامی بوو بەبێەوەی ڕەخنەی لێ بگرین. بۆیە دقت بدەن هەر شتێک داخڵە بێ لە سۆشیال میدیا لە بوون بە ڤلۆگەر لە نازان بوون بەچی ئێمە باوەشی بۆکەین. یەکسەر ئێمە لای ئێمە گەورە بێ بۆ گەورە بێت چکە ئێمە هیچ فلتەرێکمان نییە بیرمەندێکمان نییە کۆمەڵک فلتەرمان پێ بڵێ یان خۆمان بیر ناکەین ئێستا لە ناو حەزاری ئیسلامیە چی فلتەرە چی فلتەر نییە چۆن بتوانین ڕەخنە بگرین لەم شتە بۆ ئەسان هەر ناخوێنین و ئەم شتت کات هاتۆتە ناو ئێستا ناو ئێمە چییە؟ ئێمە نازانین کە ئەم حاڵەتە ڕوویداوە چییە. ئێمە لە فەلسفەی ئەخلاق شتێکمان هەیە پێڵەن reading with the grain. reading with the grain یعنی چی؟ یعنی مەلەکردن لەگەڵ شەپۆلە. ئەڵێ یەکێک لەو گرفتانەی کە ئێستا حەزاری ئیسلامی تی کەوتووە ئەوەیە نایەوێ مەلە بکا لەگەڵ شەپۆلەکەیە. یعنی چی نایە مەلە بکا لەگەڵ شەپۆلەکەیە؟ ئەڵێ هەتا سەدەی 16 وەرگێڕانەکانی ئەرستۆ و ئەفلاتون لەکوێ وەرگێڕاون؟ لە عەرەبی وەرگێڕاون. لە عەرەبی کێ؟ لە عەرەبیەکانی ئیبن ڕوشد و ئیبن سینا. هەتا ئەو وەختە لە زمانی لاتینیۆ نەکراونەتە سەر زمانی ئینگلیزی لە زمانی عەرەبیەوە کراونەتە سەر زمانی ئینگلیزی تا سەدەی 19.
لە سەدەی 19 هەنێ گەڵن کاکەم بۆ چیە لە زمانی عەربی و ئەم دەقە فەلسەفیانە وەرەگێڕین با بڕۆین چی بکەین با بڕۆین خۆمان دروستیکەین ئەڵێ گەشەی حەزاری چۆنیە هەر حەزارەتێک کاکەوێتە قیممە چێتە شوێنێکی بەرز کەسێک ئەبێ لەگەڵ ئەو شەپۆلەیە بێ تاکو بتوانە شەپۆلەکە لەو بسەنێ ئێمەش دانیشین عاتفی ئەڵێن کوورەوەی ئەوانێکین چییە هیچ نییە ئێمە ئەگەر جارێکی تر بمانەوێ بچینەوە ناوەی شتە ئەبێ بچینەوە سەر شەپۆلەکە ئەوان لە چ ئاستێکا وەستاون بڕۆینەوە ئەو ئاستە لەو ئاستەوە ئێمە شتێکی تازە دروستکەین بڵین وڵا ئەمەی ئەوان وانیە ئێمە ئێستەی هیچمان نییە کە چێڵێن ئەوەی ئەوان وانی ئەو وای نەکردووە ئەو هاتووە هەموو شتێکی وەرگرتووە لە فلانەوە لە ئەڵمانیاوە پەنجای ناردووە بۆ بەردەم ئیبن سینا چلی ناردووە بۆ بەردەم ئیبن ڕۆژ دەرسیان خوێندووە تاکو ئەوە وەربگرێت کە ئێمەی تیاوەستاوین لەوە ئەوان نقطەی دەستپێکە تازەکەیان دروست کردووە ئێمە ئێستا لە سەدا پەنجای ئەوانی شەر ناتوینێتە سەرەوە ئێستش ئێمە سنتەرێکی فلانمان نیە سنتەرێکی فسارمان نییە کۆمەڵک گەشەمان هەر نییە موجود نییە کەچی ئەمانەیە بڵین چی لە شوێنی خۆیان بڵین کوورەوەی ئەوان هیچ نییە ئەوەی ئەوانەکەن چییە ئێمە ئێستش مەلە ناکەین لەگەڵ شەپۆلەکان لە دوورۆ دانیشتنی شەپۆلەکانە بینین چەند بەرزن ئەڵێن جاوە چی ئەو شەپۆلانە ئەڵێ ئەمەیە ئەوەیە کە ئەو حاڵەتی کە حەزارەی ئیسلامین کردووە واتە بە تەواوی ئێمە لە شەپۆل دەرچوین ئەسڵەن جاران حەزاری ئیسلامی خۆی شەپۆلی دروستە کرد یان ئەگەر شەپۆلێک دروست بووایە ئەو شەپۆلەکەی تریە خست ئێستا نەک شەپۆل دروست ناکەین لە دوورۆ دانیشتین عاتفیانە بیرەکەن وڵێ ئێمە خوامان لەگەڵایە کەس نەیوتوە ئێمە خوامان لەگەڵانیە خی گەورە سنەتی کەونی بۆ تۆ داناوەڵێ بۆ ئەوەی کە تۆ گەشە بکەی ئەمە ڕێگەکانی گەشەکردنی توێ بەس ئێمە چیەکەن ئێمە ئێستش لەو قەنەعەتەیەن کە ئەمە حاڵەتێکە و ئەم شتانە هەنێک لە کۆمەڵاسی تر کار لەسەر چیەکەن ئەڵێن یەکێک لەو گرفتانەی کە بۆ حەزارەی ئیسلامی دروست بوو بریتی بوو لە بیرۆکەی هاتنی مەهدی بیرۆکەی هاتنی مەهدی ئەوە نا ئێمە بڵین مەهدی هەیە مەهدی نیە باسیەوە نییە باسیەوەی ئەڵێ لەبەرەوەی ئەم بیرۆکەیان هەبوو تەمەڵیەکی زۆر ڕووی کردنەوە حەزارێ من هەر شتێکە بڵێم کوڕی ئیشەڵا با محەممەدی مەهدی بێت هەموو شتێک خۆی حلە بێت و ئیتر هۆ دەرەکەی کێچێتە جەهەنەم و کێچێتە باشت تووشی چی بووین تووشی ئیسراحەت بووین تووشی تەمەڵی بووین ئەو توێژینەوە دەرووناسیەکان سێرکەن ئەو تەمەڵیەی کە ئێستا لە وڵاتانی ئیسلامیە هەیە لەی وڵاتەکان نییە تەمەڵەکە زۆر ئەو ڕێژەی نەخوێندنەوەی کە لای ئێمە هەیە زۆر هەمووشمان چاوەڕێن شتێکی گەورە ڕووبا بۆ چکە چاوەڕێن شتەکانە گۆڕێ شتەکان چاکە بێ ئەڵێ ئەم بیرۆکەی چاوەڕوانی مەهدیە مسلمانانی تەمەڵ کردووە لە جیهانە بۆچی تەمەڵی کردوون چکە لە شتەکە خۆی لە ئاخیرا و خی گەورە ئەو نیە یەک لایەکاتەوە ئەوە نیە حلیەکە ئەوە نیە فلان هینە بێت و دوای ئیتر دەرەکەی کێ مسلمان و کێ کافرەوە نەچنە جەهەنەم بەم شتانە قەنەعەتمان بە خۆمان کردووە جوڵەمان نەماوە گەنجی ئێستا دەردی نەماوە دەرد چیە ئەوەی کە من شەوێک پرسیارێکم بۆ دروست بێت تا بەیانی نەخەوم بە دوایە بگەڕێم لە ئەم تەمەنەی ئێستا هاتووی دەشەوی وات هەیە ئەگەر دەشەوی وات نییە دەرد نییە و بۆیە حاڵمان بەم جۆرەیە گەنجێکی تر لە حەزاری پێشترا دەردی بۆ دروستە بوو ئەم دەردەوای لێکرد پێنج شەو لێ ناکەوت بە دوای پرسیارە ئاگەڕا بە دوای فڵان ئاگەڕا بۆ ئەم پرسیارم لێ تێک چووە بۆ ئەم کێشەیەم بۆ دروستە بۆ ئەم زانیاریان بەخەڵەت داوە ئێمە ئێستا هیچ گوێ بەم شتانە ناین دەردمان نەماوە شتێکمان نەماوە ئێمە بە مانای کەلیمە چی بکات ئێمە بمانای کەلیمە بهێڵێتەوە لە ناو بابەتەکەی کەواتە کاتێک کە ئێمە مۆدێرنەما وەرگر بە بێڕەخنە بەبێ ئەوەی خودی مۆدێرنە بخوێنەوە لە دوورەوەڵێن ئەم شتە هیچ نیە و تەواو ئەمە مشکلەیە دەوڵەتی ئیسماعیل لە شوێنێکە واکە ئەڵێ سوڵتان موراد و سوڵتان سلێمان قانونی چیەکەن ئەڵێن چاپخانە بانێت چاپخانە قەدەغەکە هەموو چاپخانەکان قەدەغەکە بۆیە بەرداوم لە دەوڵەتی عوسمانیا بەدزیەوە چاپەکرێ بەدزیەوە چاپەکرێ تا چێتە چه ئاستێکەوە ئەڵە دەوڵەتی عوسمانی هیچ داهێنانێکی پێ قبول نەکرا ئەڵە جارێک سەفیرێکی ناردبوو بۆ کوێ بۆ ڤێنە تاقیکردنەوەیکیان کرد لەسەر مەوزوعێکی کارەبایی باسی مەوزوعێکی فیزیاییەکە ئەڵە یەکسەر سەفیرەکەیەتە دەرەوەڵە چی ئەڵەمە هیچ نییە ئەمە تەنها سحرەکەەوە یەکەن بۆی کە لە چای ئێمە شتێک گۆڕن و تاو واتە بە تەواوی ئێمە داخراوین بەرامبەر چی بەرامبەر فێربوونە تازەکان بە تەماین ئالێرەیە بەبێ ئەوەی هیچ جوڵەیەک بکەین بەبێ ئەوەی بزانین ئەو لە چه ئاستێک ئاوەستاوە بگەینەوە بەو ئەم شتە ئیمکانی نییە ئەزان ئەمە خۆڵ خەڵەتانەیە کە لە شارستانیەتەکانە مەوجودە و ئێمە کاری لەسەرەکەین بۆیە بیرۆکەی مەهدی جارێکی تر بوو یەکێک بوو لەو بیرۆکانی کە ئەم شتەمان بۆکەن بیرۆکەیەکی تر کە مەوجودە ئەڵێ پەروەردەی دینی ئەگەر مرۆڤێکی بۆ دروست کردین کە خاوەنی حەقیقەتە کێشە بۆ مرۆڤە دروستەکە ئەڵێ پەروەردەی دینی کەی تەندروستە لە دەروون ناسیا ئەڵێ وەختێک مرۆڤێک دروستکە کە هەست بکە خوێندکاری ڕێگەی حەقیقەتە نەک خاوەنی حەقیقەتە بۆچی من کاتێک کە هەستەکەم خاوەنی حەقیقەتم تۆ چەند گەشەت ئەبێت تیارە دروستەکەی فلان دروستەکەی ئەڵم کورێت ئەمانە هەر جەهەنەمی نەخیری ئەم نەچمە باشت بۆ ئەزانم مادەم من ئەم حەقیقەتم لا یعنی دانیشە بۆ خۆ لە ماڵ و هیچ مەکە
یعنی هیچ جوڵەیەک مەکە هیچ جوڵەیەک مەکە هیچ کارێک مەکە هیچ شتێک مەکە ئەمە حاڵەتێکی زۆر نەخوازراوە کە لای ئێمە دروست بووە و ئەمە کێشەمان بۆ دروستەکە ئەگەر کۆتا خاڵباس بکەم بریتە لە تێکدانی جوانی لە سەردەمی مۆدێرنە طبعا سیستەمی کۆمەڵایەتیشمان هەیە با سیستەمی کۆمەڵایەتەکە بڵم ئەڵێم مۆدێرنە هات سیستەمی کۆمەڵایەتی لە حەزارەی ئیسلامی تێکدا بۆچی حەزاری ئیسلامی حەزارەیە کە کۆمەڵناسەکان باسیەکەن گروپ بوون ئەڵێ گروپ بوونەکانیان وای کردو بەهێز بن هیچ وەختە گروپەکان لە ئاستی دوژمنا یەکیان نەشکان یەکیان نەگرت ئەڵێ مۆدێرنە هاو قوتابخانەیەکی دروست کرد بە ناوی ئیندیڤیدوالیزمەوە تاکگەراییەوە ئێستا هەر گەنجێک ئەدوێنین بۆ ناوی ئیشە بکەین وەڵڵێ من خۆم حەزەکەم ئیشێکی سەر بەخۆم هەبێ کەسمان ئامادەمان نییە یارمەتی یەک بدەین کاتێک کە مۆدێرنە ناخوێنەوە جارێکی تر ئێمە ئەچینەوە ناو ئەو قوتابخانەی کە ئەو دروستی کردووە ئیندیڤیدوالیزم یەکێکە لەو قوتابخانانەی ئەڵێ تۆش خاوەنی ئیش بە منیش خاوەنی ئیش بم منیش بزنسم بێ تۆش بزنس بێ باشە ئەم هەموو بزنسی هەبێ ئەی کێ کارگوزار بێ ئەی کێ بیناکە پاکاتەوە هەمومان لەم خەیاڵە پڵاوەیە دروست بووین کە من بۆ خۆم بە تەنیا شتێگەکەم ئەو بۆ تەنیا خۆی شتێگەکە کەسمان لە یارمەتی کەسی ترمانە نەماوین بۆیە وردە پەرش و بڵاوەکە زیاترە بێ و ئەمە دژە بەو سروشتە ئیسلامی کە باسی ئەوەکە ئێمە پێکەوە چۆن لە خزمەتیەکبین چۆن بتوانین خزمەت بەم ئاینە بکەین لە کاتێک کاگەر ڕاجیاوازیشمانە بێ قسەکردن زۆر ماوە لەسەری مادەم کاتەکە تاوا بووە خۆشحاڵم لە خزمەتان